دواکەوتنی ئەو موچەی کە وەری دەگرێت کاریگەری لەسەر دۆخی ژیانی دروست کردووە. ئەو منداڵێکی خاوەن پێدەویستی تایبەتی هەیە و فەرمانبەری زانکۆیە. خەبات بە گوتەی خۆی لە ڕۆژانی داهاتووە موچەی پێی دەدرێت تەنها 20,000 دینار چییە بۆی نامێنێتەوە. ئیدی نازانێت تا موچەیەکی تر چۆن بتوانێت بژێوی خێزانەکەی دابین بکات. لە ڕۆژی عارفەی جەژنی قوربان ماعاشمان وەرگرتووە ئێمە. بەڕاستەکێکی زۆر قورسە لە سەرمان و پێم حسابادنین کە خۆم کردومە ئەم مانگۆ لەو ناچێت 20,000 پێمێنێتەوە بەڕاستی. بەبری کرێخان هەمە 150,000 دوو مامۆنی دەمان لایە. تەنها خەبات کێشەی دواکەوتن و پێدانی موچەی نییە، بەڵکو تەواوی فەرمانبەران و مامۆستانی هەرێمی کوردستان نیگەران لەم دۆخەی ساڵانێکە بەرەوشانی گرتووە. ئەم موچە خۆرانی حکوومەت هاتوونەتە پێشبینای UN لە سلێمانی و ناڕەزایی دەردەبڕن و خۆیان باسی لێوە دەکەن تا دەنگیان بگەێنرێت بە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاست پێشێرکردنی مافەکانیان لەلایەن حکوومەتەوە. ئێمە ئێستاوا گەێنە ناوەڕاستی مانگی 8 بەڵام ئێستا موچەی مانگی 6مان وەرگتەوە، یعنی 2 مانگ و نیو زیاتر لە کاتی یاسایی و وادەی یاسایی خۆی تێپەڕیە بۆ وەرگرتنی شایستەی داراییمان. من چۆنی بژیم، من لە هاوینە مەعاشی زستان وەرەگرم، لە زستانە مەعاشی هاوین وەرەگرم. خەڵک ئاوا ئەژی عەزیێت نەبێ؟ ئێمە داوای ئەواکەین کە 30 ڕۆژ جارێک موچەمان پێ بدرێت لە بەرامبەر ئەو داواخستنی کە خۆیان بە پاساوی ئیداری و سیاسی تا ئێستا موچەی خەڵکیان داخستووە. ئەنجومەنی وەزیران لە ڕۆژانی ڕابردوو هۆکاری دواکەوتنی موچەی گەڕاندەوە بۆ پابەندەبوونی حکوومەتی عێراقی بەو ڕێکەوتنەی نێوانیان، بەڵام چاودێرانی سیاسی هۆکاری سەرەکی کێشەکان بۆ هەردوو حکوومەت دەگەڕێنەوە. کێشە سیاسەکانی نێوان هەرێم و بەغدا کاریگەریان لەسەر ئەوە هەبووە کە دەست ببردرێ بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان، جارێک دەژێر ناونیشانی پاشەکە و جارێک لە ناونیشانی خۆگونجاندن، تەنانەت دواکەوتێن مانگ لێک دەکشێتەوە بۆ 40 ڕۆژ و 50 ڕۆژ، مانگ نامێنێ لە ساڵ. هەموو ئەمانەوەی کردووە خەڵک زۆر بێ متمانە بێ. لە ماوەی ئەم ساڵدا موچەخۆرانی هەرێمی کوردستان بەو موچەی لەم ڕۆژانە کە وەری دەگرن دەبێت بە 6ەم موچە. هەمووشان با ئومێدی ئەوەن هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتنی کۆتایی و چی دیکە نەبنە قوربانی. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.